قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێجارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆری عشقی بێپایانی شەو. ئەزەگە مەسیحاکی بخینە سەر لەوانێ بێتە سەر. والله حەزم لە پاشاوکردن. پاشۆ ناکەی؟ ئەیبرسی نابێت لە ڕۆژەکە؟ باشە. زولفی لول من شێت نەکا و پەخشان نەبێ. وڵی نەیزانم. باشە. شاری زۆر جوانی فەرمۆ کاڵێت لە سای عزەتی نەفسم لە پادشا مەرحەبا ناکەم لە ئەربابی کەڕم دوورم بە کەس خۆم ئاشنا ناکەم. سڵاوتان نەبێت لە پرۆگرامێکی تری شەوانی کۆباس هاتینەوە لاتان. پرسیاری وەڵاممان هەیە و خەڵاتە بەخشینەوە لەگەڵ مانابن با بڕۆین هاوڵاتیان بدوێنین. سڵاوت لەبێت تۆم کاتەوە باش. زۆر زۆر سپاس لەگەڵ مانگی ڕەمەزانات چۆنن؟ سپاس بەخوای گەورە زۆر باشین. ڕەمەزان مانگێکی زۆر پیرۆزە و زیاتر لەوەی کە دڵخۆشی کورتین کەشەکەی دیکە بەجددی هەست بە مانووبوون ناکەیت. زۆرینەی هاوڵاتیان ئەڵێن لەبەرەوەی ساردە تینومان نابێت لای تۆ شوایە؟ هەڵبەت بێگومان چکە ئەگەڕێتەوە سەر کەشەکە باشە دڵخۆشم کە ڕەمەزان لەم مانگە لەم کەشە جوانایە لەم کەشە فێنکەیە. الحەمدوللا جالۆش خۆشتر ئەڵێن جەژن و نەورۆز بێکەوەیان خۆت ئامادە کردو بۆیان؟ ئەمە جێگای دڵخۆشیە وڵات جەژنەکە بە دوو جەژن بێگومان. بەڵام دڵخۆشم بۆی کە دوو جەژن پێکەوەکەین. الحەمدوللا باشە. ئەی لەگەڵ پاشێوان ناچۆنی خەبەرتە بێتەوە پاشێ و یانەوە تا پاشێ و نانویت؟ بۆ خۆیان عادەتەن گەنجی ئێستا بە عام سلێمانی گەنجەکان بە هەم ناخەوم تا ترەنگیشەوە ئەتر من زۆربەی کاسەکانم ناخەوم هەتا کۆتایی پاشە. باشە ئەمڕۆ بەرنامەیەکمان هەیە پرۆگرامەکەمان من شارێکت پێ ئەڵێم تۆ بتوانانی شارەکەم بۆ تەواو بکەیت. ئەگەر توانین شارەکە تەواو بکەی ئەبیتە خاوەنی ئەم خەڵاتی کە بەدەستی منەوەیە کە لە ڕێگەی سپۆنسەری جۆڵای ڕەسەنەوە مەرمان کردووە. باشە بەڵام ئەگەر نەتوانی ئەوا بێت وەجبەیەک خواردن پێشکەشی ئێمە بکەی کە ئێمەین بە کەسێکی شایستە. باشە وانە زانی دەستی خەم یاد لە دوو ماجەرەکە خۆش شعرێکم بۆ بڵێ کلاسیک بێت بەدڵی خۆت. باشە ئازیزم ئەگەر ڕۆژێ ڕۆژگار وای کرد لە یەکتر جیابینەوە هەرێکەمانی وا لێ کرد بیر لە ژیانێکی تر بکەینەوە سوێن بێ بەێزدان ناوی تۆ لە کۆرپەکەم بنێمەوە تا لە نەبوونی تۆدا هەر نەبێ سەری ئەو بنەم بەسینەمەوە. باشە هیچ کەسێکی تایبەتی هەیە شارەت بۆ لەبەر کرد بێ؟ من زیاتر لە مەجای فەنایشەکەم ئەو شانی کە زیاتر گرنگی پێم بابەتی تێکستە و میلۆدیە کام تێکستانی زۆر جوان بێت بۆ وزن قافیە بێت بۆ کاتی گۆڕاوێتن بەکارێنم. دەستان خۆش لە تێکستە جوانەکان بۆی بەلامەوە جوانی خۆش دەست خۆش زۆر سپاس بووی بە خاوەنیم خەڵاتە کامە قورعانێکی پیرۆزە فەرمون زۆر سپاس دەستی تۆش خۆش بێت سەرکەوتوبی خۆشحاڵ بێت زۆر سپاس. سڵاو لەبێت تۆم کاتەوە باش. سڵاو لە تۆزم کاتێک زۆر سپاس داواتەمان بینەرانی خۆشەویست ئەم کاکە جوانە وە کوڕی مامەلەیەکە چین چۆنیت؟ تۆ چۆنی ئەحواڵێ باشی؟ زۆر سپاس لەگەڵ ڕەمەزانات چۆنن؟ باشە من چاڵنجێکم بۆت هەیە ئەگەر وەڵامی شارەکەمت زانی توانی بۆم تەواو بکەی ئەوە خەڵاتی جۆڵای ڕەسەن وەرەگری بەس ئەگەر نەتزانی ئەوە بێت ئێوە وەجبەیەک خواردنمان پێشکەشکەم بین بە کەسێکی هەژار ڕازیت؟ ڕازیم. ئامادەی؟ باشە شارەکەمان ئەڵێ قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو. وڵی نەیزانم. باشە خۆت ئەتوێ شارێکمان پێشکەش یان بەسەرهاتێکمان مەباسکەی؟ ناوەڵام کەواتە وەجبەیە چێکایەکەن بەخێر ئەمڕۆ. حەزان چیز ئەو دیارەکەن ئەوە تەسەوڕەکەم وەجبەیەکی شەرقی بێ باشتر بێت. دەستان خۆش بێت مادام ئێستا کاگاری دەبرین توانین شارەکەمان بۆ تەواو بکات وەجبەیەک خواردنمان پێشکەش دەکات ئێمەش لەگەڵ دەستی خۆمانە ئەبین پێشکەشی کەسێکیەکەین کە پێویستی پێ بێت لەگەڵمان نابن. فەرموو ئەمە ژەمە خواردنەکەیە پێشکەش بێ بە کەسێک شایستەیەتی. زۆر سپاس ژەمە خواردنەکەمان وەرگرت کە کاکاری پرسیارەکەی نەزانی پێشکەشی کەسێکی شایستەیەتی لەگەڵمان نابن. سڵاو لەبێ خاتونگیانم کاتەوە باش. زۆر سپاس لەگەڵ مانگی ڕەمەزانات چۆنیت؟ باشین الحەمدوللا باشە بۆ پاشان خەبەرت ئەبێتەوە یانەوە تا پاشە و خەوت لێتێک چۆن نانویت؟ وەڵام من عادەتەن نانوم. باشە بە خەبەرمان
زۆر کەس ئەڵێن ئەم ڕەمەزانە لەبەرەوەی دنیا خۆی ساردا تینومان نابێ ڕۆژۆکە ئاسانترە لای تۆش هەمان حاڵە طبعا وایە لەبەرەوەی کەشەکەی ئەم بۆ ئەم ساڵ چونکە فێنکە کەوتۆتە زستانەوە تونیت نابێەوە و برسیشە نابێ زۆر بێکار خۆش ئەوان لەخوا بەزیابێت ئەمڕۆ پرۆگرامێکمان هەیە من شارێکت بۆ ئەڵێم ئەگەر تۆ توانی شارەکەی من تەواوکەی ئەبیتە خەوەنیم خەڵاتە کە قورعانێکی پیرۆزە و ئەگەر نەتوانی ئەوە بێت وەجبەیەک خواردن بکڕیت ئێمە ئین بە کەسێکی شایستە ڕازیت باشە با چاوی تۆ بۆ کوشتنم تەرخان نەبێ با زولفی لول من شێت نەکا و پەخشان نەبێ زۆر ڕاستە دەست خۆش بێ زۆر زۆر شێ کۆتاڵیبیش بەڵێ بەزم شارەکەی کێ نازانم تاوە دەست خۆش بێ زۆر سپاس باشە لەگەڵ شار و هەنراوە بینت باشە وەڵا باشە خۆم حەزم لە شاعرایی خوێنمەوە شار ئەتوانی خۆت شارێکمان پێشکەشکەی خوا ئێستای نییە باشە تەمان باش ئاشکراکەم خاتو تەرزە کچی پورمە لەگەڵی دێم ئەیبینم بەڵام زۆر کەمێک قسە ئەکەین باشە خۆشحاڵ بووم خاتو تەرزەگیان ئەمە دیارێکی جەنابتە کە مەسحەفێکی قورعانی پیرۆزە فەرموون پیرۆزە بێ و سەرکەوتوبی هە سەرکەوتوبی عەزیزم چۆنی کەژانگیان ئەحواڵت چۆنە زۆر زۆر سپاس لەگەڵ ڕەمەزانە چۆنن الحەمدولله تەمان پێشتر کوڕی مام شانیان کەژانگیانیش کچی ماممە ئەمڕۆ بەرنامەیەکمان هەیە بەرنامەکە چییە من شارێکت پێ ئەڵێم ئەگەر زانیت شارەکەم بۆ تەواو بکەی ئەبیتە خاوەنی خەڵاتی جۆڵای ڕەسەن ئەگەر نەتوانی شارەکە تەواو بکەی یانۆ تا بێشتێکمان پێشکەشکەی یانۆتبێک خواردنمان بۆ ئامادە بکەن بینین بە کەسێکی هەژار ڕازیت ئامادەی باشە شارەکەڵێ قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێجارانی شەو خۆت نەخەیتە بەر شەپۆلی ئەشقی بێپایانی شەو تا دەست خۆش بێ زۆر سپاس بی بەخانی خەڵاتی جۆڵای ڕەسەن دەستان خۆش بێ و هەر لە خۆشیار بێن ستان دەبێتم کاتەوە بەر زۆر زۆر سپاس لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنن وڵی بینم باش نیە زۆر لەگەڵ باشە مشکلەکە چییە؟ تونیتە بێ برسیتە بێ یان دووبانە خۆشی وڵی تۆزێک بۆی مەشغەڵەت و شوکارە نەخەم بە ڕۆژوو ڕاستەکەی باشە زۆر سپاس دەکەم ممنونم ناخۆش نییە هەموو برادران مەشغوڵن بە ڕۆژ کەس نێنانی لەگەڵا بخۆی وڵا جەماعەتی ئێمەتیاتی نانەخۆی چونکە بۆی ئیشکارە و هەندێکمانی ئەتوانی نانەخۆی تر جاری وا هەیە لە ئێوارانە کۆبین و جاری وا هەیە بەنی ڕان کۆبین تر هیوایتیا بە ڕۆژوو بێت لە بە ڕۆژوو باشە عادەتەن بە ڕەمەزانە بە ڕۆژوو بیت و بە ڕۆژوو نەبی تایمی خەوت تێکەچێ لای تۆش تایمی خەوت تێک چۆ باشە ئەمڕۆ پرۆگرامێکمان هەیە پرۆگرامەکەمان چییە من پارچەیەک شار لە تۆ پرسم ئەگە بتوانی بۆم تەواوکەی ئەبیتە خانی دیاری خەڵاتی جۆڵای ڕەسەن بەڵام ئەگەر نەتوانی ئەو چاڵنجت ئەەکەم ئەبێت ژەمە خۆراکێک زابین بکەیت ئێمە ئین بە کەسێکی شایستە چاوە خۆش بێت شارەکە هەڵێت بەدەم مەوجی خوێنی ئەشکەوەم بڕوانە چۆنم بۆت ئەوە مەحویە بە تەواوەتی ناتوانانی ئەو ڕێگوی دوای ئەوەی چونکە ئەوە زیاتر کە گوێمان لێ بووە بە دەنگی باست هەمە غەریب زیاتر ڕێڵێ ئێساگە مۆسیقاکەی بخێنە سەر لاوانێ بێتە سەر بەدەم مەوجی ئەشکی خوێنەوەم بڕوانە چۆنم بۆت ئەڵێ ڕەقیبی سەک ڕێک ئەو دوای ئەو نییە دوای خۆیم ئەتوانی کۆپلێکی کاملم بۆ بڵێ بەدەم مەوجی ئەشکی خوێنەوەم بڕوانە چۆنم بۆت لەم دەقیانە چەند سیدەکان نهاتەوە ئێرە باشە مادەم شارەکەت نەزانی ئامادەی بۆ چاڵنجەکە دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت مادام ئێمە لەم بەڕێزە ژەمە خۆراکی گۆرەگیری و پێشکەشی کەسێکی شایستەیەکەین دەستان خۆش بێت هەروەکو سەپۆرتێک بۆ ئەو کەسانی کە ئێوە حەزەکەن ژەم خۆراکان بخێنمە لە قسمەتانە دەستان خۆش بێت ئەوە چاڵنجی کاک ئەسکەندەرەکەم لەویشی وەرگرت زۆر باشە مادام لە تۆ چاڵنج بۆ کاک ئەسکەندەر دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت سلااو لەبێتۆم کاتەوە لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنن خوا بەزێ بە زۆر باشین الحەمدولله باشە ئەم ڕەمەزانە لەگەڵ ڕۆژوا بینە چۆنە خەڵک بە عامڵە تینومان نابێت کە خۆی لە خۆیان جەوەکی خۆش وڵا جەوەکەی خۆشە فێنەکەی تر ینی بڕوا ناکەم زۆر قورس بە ڕۆژ و گرتن الحەمدولله مەگەر یەکێک نەخۆش بێ نەتوانێت ڕاستەکەی باشە بۆ پاشان خەبەرتە بێتەوە وڵا حەزم لە پاشاوکردن نییە پاشا ناکەی ئەی برسی نابێت لە ڕۆژەکە باشە ئەمڕۆ بەرنامەیەکمان هەیە
برنامج كمان من ديرك شعرت في ألم تبيت ديرك بطاوكي إن شاء الله إن شاء الله أجر تواني ديرك طاوكي وخلاص هابيتو كباكة تكشريني جولاي رسنا إن شاء الله بلا ما قرنا تواني أو بتشتك مع بيشكشكي والله نضيم خوشن باشا باتاقينا بس كم شعرك بزاني طاو زور باشا إن شاء الله باشا بروجوري سدارة مندوي كردوم وشوينكم شدارة أوي قرينا باش حمد جزاء سانكر باشا خد شعركم بابلا والله شعريش بلنش نازل من شعرك يترفلم يلا شعري بدأ موزي خويني أشكون بروانة تونم بوت باقي كم يوم بلينا بروجوري سدارة مندوي كردوم شوينكم شدارة قرشي برو دامالي باشا خد لقل شعره بين تونه بعام والله لقل شعراء يعني حزم لينيا باشا حزم لتشيا كبرت بس بكرة أوكي حزم لمنك يا شانا وأكتري أوشتانش خوشة بلا يعني بشتريش كردوما باشا هيت إيشك هنري خوت بس بشان ما بي ولا والله بما أوكي لحيوانات شابه ما بحز إلا بشيله والله زور سكري بشيلش بكفري موبايلك كتوه ورتو بشيلو باندو او ديزاينر يجلو بريشم فيري نايس أوكي ديزاينك مشان بطا من حزم الرسم نما وفيديو قال لي انستغرام دعمنا زور جوانا سيرم درسة كان أقول لك كردانة ولا خاني شيء دروس بوا وتابت بكردستان أو قول أبوي حزم كودري هسه يعني تابت بكم بقول وهي وادر مراجع بتوانم كبين ما بون يعني بتوانم بيدورم بيرز اللي بخاني خلاتي جراي رسم هرسل كتبي مرزي سباسكم عودة بيتهم كاتوباش زور سباس من أمره تشالنجكم هيا لم تشالنجها من شعرك تبو ألم أجر تواني تايبك أبي بخواني خلاتي جولاي رسن أجر تواوي بكي شعرك خلاتي جولاي رسن ورقري بس أجر نتواني شعرك تواوكيت أو أبي توشتك ما بيش كشكي باشا لساي عزتي نفسم باشا خد شتك ما بيش كشكا شعر به عصاير زمانية باشا عربي بأمان أوكي. ردت أنساك قالوا جرب الكاس بدال الكاس قالوا ماكو شعرة المشكلة الكاس خلاني أنساك وما مقبول دعوات السكارة أما يعني تيبو مامكي بكردي ما ناكي وتيان لبيريكا ويستم لبيلي كم وتيان غلاس تاخي كاسة بو مشروبة بلام كيشك أو بو مشروبة قوالي كردم بيرت فيها و كيشك أوي دعاء يعني سرخوشانش مقبول يعني باشا كسي كتابتي هي وهذا كتبت يوم شعر لبكي هبو باشا قسم بك لقى رمضان بارودو فتوانا لخوا بزيادة باشا چیت هي بو هر گنجك كيستا ببارودو خيكي بابلينو كنا أميديات يقربه إن شاء الله أخوة قوري بيسش ناكا يعني هيج خمبار بون إما تام أخوة بيو كرسي كان اشتيا بارد دست خوش زور سپاس بخوانی خالاتي جولاي رسن دستان خوش رو زور سپاس حل خوش يعمل بگمان مانگی پیروزی رمضان مانگی پاکبوونەوەی ڕۆح و دەرونی مرۆڤەکانە منم شەو لەلایەن بەشداروانی پرۆگرامەکەمەوە دوو ئەمانەتی زۆر جوانم وەرگرتووە کە بیان بە کەسانی شایستە ئەمانەتێکیان ژەمە خۆراکێکە و ئەمانەتەکەی تریش بڕێک پارەیە کە قەرار بۆ ژەمە خواردن بیان بە چەند کەسێکی شایستە بەڵام بڕیارم ما ئەو بڕە پارەیە هەر بە پارەی بیان بە کەسەکان باشترە لەوەی کە من ژەمە خواردنێک بە خودی خۆم بکڕم جا لەگەڵ مابن بە ئەو ئەمانەتە بێینە جێگەی مەبەست جانی ئەو چیە خۆی ئەو چیە خۆی بسکیتە ئەوە باز لەو بێنە ئەوە بخۆ ئەمە خۆشترە بیدرانی کۆباس
ئەم شەویش هاتیینە کۆتایی پرۆگرامی شەوانی کۆباس بە سپۆنسەری جۆڵای ڕەسەد. هیوادارم میوانێکی ئازیز و ڕەخسووکی ماڵەکانتان بین و هەرشاد بن.